بلوان امجد وک هاولاتی که هریما کردستانه دی بجدار هلبجارتنان دن به دنگی خو دوی بر بجری هلبجری پارلمان عراقی و بشه بلکریه دمافع روایان گله کرد بکت و دی برجواندیا خلقی دابیتن دم دنده چی وان سوزو پیمانن ده ها و هلبجارتنه ده خلقی جبینه کتن و بزانید که چاوان گشتی پارلمانی زۆر خۆشحاڵم وەکو هەر هاوڵاتیەتی وڵاتەکەی خۆم بەشدارە بین لە پرۆسەی پێشوەختەی هەڵبژاردننی عێراقا بۆیە لێرەوە نابێت دەنگەکانمان بە فیرۆ بدەین و دەبێ متمانە بە کاندیدێکی باوەڕپێکراو بکەین و دەنگی خۆمانی بخەینە پاڵدەنگ بۆ سەرکەوتنەکانی ئەو کاندیدانەی کە خۆیان بە خاوەنی دۆزی سربەخۆی کوردستان دەزانن و خۆیان بە خاوەنی شەهید و پێشمەرگە و مافەڕەواکانی گەلی کوردستان دەزانن لە نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراقا بتوانن بەرگری کارێکی سەرسەختی مافەکانی ڕەوای گەلی کورد وەکو گەنجێکی شاری هەولێر بەو پەڕیاسکردن بە بەرپرسیارەتەوە بەشدار دەبین لە هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق بۆ زامنکردنی مافەکانی گەلی کورد بەرامبەر ئەو دەستکەوتانەی کە هەبوونە لە ڕابردوو بۆ پارێزگاریکردن لەیان و بە خۆشحاڵی و بە شانازیەوە دەنگ دەدەین بە پارتی دیموکراتی کوردستان دەنگ دەدەین بە حزبی نەتەوەیی و نیشتیمانی ئەو تاکە حزبێک کە خاوەنداریەتی مافی ڕەوای کورد دەکات. لە هەڵبژاردننی نوێنەرانی عێراق من دەنگ دەدەم بۆ فەرهەمکردنی خۆشگوزەرانی کوردستان دەنگ دەدەم بە کاندیدێکی لێ هاتوو بتوانێت داخۆکیکار بێت لە مافەڕەواکانی گەلی کوردم و بتوانێت دژی هەموو ئەو کەسانە بوەستێتەوە کە دژی بەها پیرۆزیەکانی کوردستان و دۆش دەنگ بدە بە کاندیدێک کە دەنگ و ڕەنجی تۆ بێت لە پەرلەمانی عێراق و هاوات و ئارەزوەکانی تۆ بێنێتە دی.